پروگرامێ ما ئەنجومەنان نیشتیمانی کوردی کۆنگرێوی تالی چارە دمها 11 دە 28 مها 11 2022 تەکەزیت کێ مەسەلەک پروگرام نەرینا کوردی هەفبەش ئەم پێتکەن ئەوا گۆ 2012 هاتی ئەمزەکردن نابێنا ئەنجومەنا نیشتیمانی کوردی و ئەنجومەنا گەلەی ڕۆژاوا ئەوە نەرینا کوردی سیاسی هەفبەش ژهنگی بە و حتا وەختی مە و ئەمریکانا لەف کرد تپرسگرێکل جەمەنینە نەرینا کوردی هەفبەش یا ئەنجومەنێ و پارتی کوردی تمامیە ئیرۆژی ئەم تشتێک مەلێ زێدە نەکردە تشتێن و چێ بووی جهێگەشتبوونەیە ڕێجیمەک چوویە گەرەک دەوساوی چاوە ئەمکاربن گرانی کێ دەین پشتیوێ ڕێجیما گۆ کورد ئارمانجکردن ئەمکاربن پەورە بن گۆ ئەم خودیوێ بن نەرینا کوردی ینی ئێمە تپرسگرێکی مەنینن ئەم لە بەندا ئالیە دیژی و مەنەرینێ خوا دانا چاودێریەتکن هەبندیان ناودەوڵەتی و دەست پێشخەریا جەنابی سەرۆک مەسعود بەرزانی ئەم یاگۆ ئەویژی پشتگرتنایە کردە ئەم هێوینە دەمەک نێزیکدا ئەم کاربن هەگە پرسگرێکنجی هەبن ئەم هلێن ئالیمەدا ئەو نەرینەیانە نەرینا سیاسی کوردی هەبەش یاگۆ پارتی کوردی تمام دناودا شریک بوون و ئەمزەکردنە و نهاژی ئەم وێ تەکەزیەتکن ئەس خوازم ینی ژەف جدابێ ینی شاندا کوردی و یەکهەلوەستا کوردی و پارتین کوردی و تێکلیە وای سیاسی وانە ئیرۆژی ئەنجومەن وەختەی تێکلیە خۆی سیاسیدا بەرێژی ناو ئۆپۆزیسیۆنێ دەبوو ئیرۆژی خودبینی شریکێک هەندرویە سووریادا هێ کۆمیتێوێ ئەوەی تێکلیە خۆتکنج بۆ مەسەلەی کوردی نەسەر حەسابێ مەسەلا کوردیە ئەڤێنا ئەم تەکەزیە لەسەردکن ئەمێ بەردەوام بن سەر مەسەلاتە کار و خەباتێک گوت قوناغێک درۆژادا ئەم کار بن وێ نەرینا کوردی هەبەشیا گۆ بەرێ ئەم پێتکن نەهاژی ببێ جارەکە دیترێ هەگەر تشت نوژی هەنە ئەوا گۆنها پشتی ڕەوخان نارێژیم ئەم کار بن لە بکن نێزیک دەژی ئەم شامی پەڕە